وتەیەک بە بۆنەی ڕۆژی معلم لە ئێران. ئەمڕۆ یەکشەممە 12 مانگی گوڵان ڕۆژی معلم لە ئێرانە. لە ڕوانگەی معلمانی خەباتکارەوە بۆنەی ڕۆژی معلم ڕۆژی گیانبەختکردنی ئەبولحەسەن خان عەلی معلمی 29 ساڵەی دەرسی فەلسەفە و زمانی عەرەبیە. ئەم معلمە خەباتکارە ڕۆژی 12 گوڵانی ساڵی 1340 هەتاوی لەلایەن سەرۆکی کەڵانتەری بەهارستانەوە تەقەی لێکرا و گیانی بەخت کرد. لەو ڕۆژەدا هەزاران معلم لە ناڕەزایەتی بە کەمبوونی حقوقەکانیان لە بەرامبەر مەجلیسی شۆڕای ملی دەستیاندا بۆ کۆبوونەوە. پاشەم ڕووداوە و درێژەی خۆپیشاندان و مانگرتنی معلمان لە ڕۆژانی دواتردا چەند گۆڕانکاریەک لە بواری حقوقی معلمانەوە بەسەر ڕژیمی شادا سەپاو ڕۆژی 12 مانگی گوڵان واتە ڕۆژی کوژرانی خان عەلی وەک ڕۆژی معلم ڕاگەیەندرا. لەو کاتەوە هەتا ئێستا لایەنگرانی ڕاستەقینەی ئازادی و جەماوەری معلمانی خەباتکار ئەم ڕۆژە بەو ئیعتیبارەوە بە ڕۆژی معلم پێناسە دەکەن. بەڵام لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە بۆنەی ڕۆژی ئێرانی معلم بۆ تیرۆری مورتەزا موتەهەری ئاخوندی ئیدۆلۆگی ڕژیمی ئیسلامی دەگەڕێتەوە کە لە ڕۆژی 11 گوڵانی ساڵی 58 بەدەستی گروپی فورقان لە تاران تیرۆر کرا و هەواڵی مەرگی پاش یەک ڕۆژ ڕاگەیەندرا. بەڵام لە ئاسی جیهانیدا 5 ئۆکتۆبر وەک ڕۆژی جیهانی معلم دیاری کراوە. ئەم ڕۆژە لە ساڵی 1994 زاینیدا لەلایەن ڕێکخراوی زانستی کولتوری و پەروەردەیی سەربە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوی جیهانی کار وەک ڕۆژی جیهانی معلم ناودێر کرا. ئامانجی دیاریکردنی وەها ڕۆژێک پێزانین و بایەختان بە معلمان و تاوتوێکردنی کێشەکانیان لە سەرتاسەری جیهان ڕاگەیەندرا. بەپێی ئامارەکانی یونسکۆ 1/3 معلمان لە ئاستی جیهاندا لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ئەوەش لە حاڵێکدایە کە سەرمایەداران زانست وەک کاڵا دەفرۆشن و لە زەحمەتی معلمانەوە سوودی کەڵان دەخەنە گیرفانیانەوە. ڕۆژی جیهانی معلم بۆ کرێکارانی وشیار و بیرهێنەرەوەی هەموو ئەو بێمافیانەیە کە بەسەر گشت زەحمەتکێشانی کۆمەڵگەدا سەپاوە، ڕێزگرتن لە خەباتی ئەوانە دژ بەم بێمافیانە و هەڵسەنگاندنی دەستکەوتەکانی ئەوان و زەرورەتی دفاع لە خواستەکانیانە. لەو جێگەوە کە یەکەمین چەخماقەکانی بیرکردنەوە لە مەدرسەکانەوە لێ ئەدرێ و دەپشکوێ، جیهانی ئەمڕۆ پتر لە هەموو کاتێک پێویستی بە معلمانی شارەزا، ئاسوودە خەیاڵ، بێدڵە ڕاوکێ و ئینسان محور هەیە. بەڵام ئایا لە ئێران حورمەت و کەرامەتی معلم ئەو جۆرەی کەشیاوە دەپارێزرێ؟ ئایا معلمان کە لە توێژە زەحمەتکێشەکانی ناو کۆمەلگان وەها بایەخێکیان پێ ئەدرێ کە نیگەرانی پێداویستیە مادیەکانیان نەبن و بەبێ خەمخەریکی بردنە سەرەوەی ئاستی زانست و تێگەیشتنی خۆیان بن؟ حەقیقەتی ژیانی ڕۆژانەی معلمان ئەوەمان پێدەڵێ کە زۆربەیان پتر لەوەی کە بیر لە بردنە سەرەوەی زانست و شارەزایی خۆیان بکەنەوە، بەناچار بیر لە دیتنەوەی کاری دووهەم و سێهەم دەکەنەوە. پتر لە 3/4 معلمانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدان و باقیەکەشیان بە پیشەی دووهەم و سێهەم داهاتی هاوسەرەکانیان خۆیان لە ژێر هێڵی هەژاری دەرباز کردووە. لە پەنا ئەو دەستەیە لە معلمانی زەحمەتکێش کۆمەڵێک سیخڕ و بارهاتووی حەوزەی دژە عیلمیە حزوریان هەیە کە بەرپرسی بەڕێوەبردنی گەڵاڵەی دژە کەلتوری و سوکایەتیەکانی ڕژیمن لە ناوەندەکانی فێرکردندا. بارودۆخی بژێوی معلمانی خانەنشینکرا و یەکجار دڵتەزێنترە. معلمانی خانەنشینکرا و کە تەمەنی لاوی و نێوان ساڵی خۆیان خستوەتە خزمەت بابەتی پەروەردە و بارهێنانی ئەم وڵاتە و لەم ڕێگەیەدا هەموو جۆرە دژواریەکیان تەحمل کردووە، لە کاتی بەساڵاچووی و پیریدا لە جیاتی بەهرەمەند بوون لە ئاسایش و ئاسوودەیی لەو پەڕی دەستکورتی و هەژاریدا ژیان بەسەر دەبن. بەڵام کێشەی ژیانی ئەم بەشە هەژارەی کۆمەلگا تەنها ئەوە نییە کە لە ژیانێکی شیا و بەهرەمەند نین، بەڵکو ئەوان ناچار دەکرێن کە پەرەپێدەری پەروەردە و بارهێنانێک بن کە بە تەواومانە ئاوێتەی خورافە و کۆنەپەرستیە. یەکێک لە ئازارە گەورەکانی معلمانی شەریف و خەباتکار ڕەخنەکردنی ئاین لە بابەتی پەروەردە و بارهێناندایە. معلمانی ئێران مەحکومن بەوەی کە لە نزیکەوە شایەدی بەڕێوەچوونی گەڵاڵی کۆنەپەرستانەی ڕژیم لە ناوەندەکانی فێرکردن، لەوانە هەڵاواردنی ڕەگەزی، ناردنی خوێندکاران بۆ بینینی بەرەکانی شەڕی 8 ساڵی ئێران و عێراق لە ژێر ناوی کاروانی ڕاهیانی نور و هیتر بن. وەها بارودۆخێکە کە جەستەی معلمان ماندوو، شەکەت و دەرونیشیان پەرێشان و پڕئازار دەکات. معلمانی ئێران خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حقوقەکانیان
بۆ سەروی هێڵی هەژاری، بەهرەمەند بوون لە بیمەی کارامە، هاوسەنگسازی حقوقی خانەنشینکراوان و دامەزراوان، دابینکردنی ژیانی خانەنشینکراوان و لە بەرچاوگرتنی کەرامەتی ئینسانیان، بەهرەمەندبوونی گشت منداڵان لە فێرکردنی ستاندارد و بەخۆڕایی بەتایبەت لە ناوچە هەژارنشینەکان، ستاندارد و ئیمنکردنی مەدرسەکان، بەهرەمەندبوونی خوێندکاران لە ئیمکاناتی سەرگەرمی و کولتوری و ڕاگررتنی سیاسەتی پوڵ دەرهێنان لە فێرکردن و کۆتایی هێنان بە پەروەندەسازی و ئەمنیەتیکردنی چالاکی معلمانن. معلمانی زەحمەتکێش و بێبەشی ئێران ئەو مرۆڤە شەریفانن کە خواستی عادڵانەیان هەیە و شیاوی بربڵاوترین و پەیگیرترین پشتیوانین. کۆماری ئیسلامی لە جیاتی پێڕاگەیشتن بە خواستە ڕەواکانیان بە زیندانیکردن و دەرکردنیان وەڵامیان نەداتەوە. بەڵام سەرەڕای هەموو ئەم گوشار و سەرکوتگەریە خەباتی معلمان بۆ گەیشتن بە خواستی ڕەوا و عادڵانەیان و بۆ ئازادی هاوکارەکانیان بێوەستان درێژەی هەیە. دەست بەسەرکردن، دەرکردن لە کار، بربەستنانەوەی پیشەیی و هیتر معلمانی چاوترسیان نەکردووە و بەری بە پەیگیرکردنی خواستەکانیان نەگرتووە. پیرۆزبایی ڕۆژی جیهانی معلم لە هەموو معلمانی خەباتکار و زەحمەتکێش و دڵسۆز دەکەین و دڵنیاین کە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی معلمانی ئێران لە ڕێزێکی یەکگرتوودا هاوڕێ لەگەڵ هەموو زەحمەتکێشان و بێبەشان و ستەملێکراوانی ئەم کۆمەلگایە سەرنجام بارگە و بنەی ڕژیمی کۆنەپەرست و دژە مرۆیی کۆماری ئیسلامی تێکەوە دەپێچن.